سڵاوی خواتان لەوێ خۆشەویستانم زۆر خۆشحاڵم بەوەی کە لە شاری سلێمانی بۆ ساڵی سێم پێشانگای کتێبەکرێتەوە وەکو هەمومان ئەزانین کە بووە بە پایتەختی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان. طبعاً ئاشکرایە کە کاریگەری کتێب لەسەر هزری مرۆڤ لەسەر دەرونی مرۆڤ ینی کاریگەریەکی زۆر ئەرێنیە. بۆ ئەوەی ئێمە هزرێکی باش دروستکەیت پێویستمان بە وشە هەیە ئەوەی کە یەکێک لە بنەماکانی دروستکردنی هزرە بریتە لە وشە، ینی مناڵ ببوونێ وشانەی کە فێرە بێ لە زمانەکەی خۆی یا لە هەر زمانێکی تر هزردانیشی وردە گەشا ئاکاوای لێدێ بیرکردنەوەکانی وای لێدێ بڕیارەکانی دروستتر بێ لە جارە. بۆیە ئەگەر هەموو ساڵێک 12 مانگ پێشانگای کتێب لە شاری سلێمانی و لە هەموو شارەکانی تری هەرێمی کوردستانە هەبێ هێشتا کەمە، چونکە بە خوێندنەوە تاکێک دروستە بێت کە هزرێکی باشێ بێت، تاکێک دروستە بێت کە بیرکردنەوەکانی دروست بێت، تاکێک دروستە بێت کە حەزی لە ئازادی بێت، تاکێک دروستە بێت کە بڕیاری دروست بە. لە ئەما کاتدا تاشێک دروستە بێت کە ژێردەسەیی حەز لێ نەبێ، کەستەمی حەز لێ نەبێت. دایمەن گرنگە ئێمە ئاگاداری ئەو تاکانە بین کە دروستی دەکەین و یەکێک لەوە کارەکانی دروستکردن بریتە لە خوێندنەوە. بۆیە زۆر خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە خۆم هەر بەشدارە بم لەوێ لەگەڵ ئازیزانە بم و سپاسی ڕێکخەرانی پێشانگای کتێبەکەم کە بەڕاستیەوە 3 ساڵە کارە جوانە ئەکەن. بۆیە داواکارم لە هەموو وانەی کە گوێیان لێمانە بە تایبەتی گەنجان بەشدار بن، ئەگەر کتێبیش ناکڕیت تەنها بەشدار بە، چونکە لەگەڵ ئەوانەیە بژیت کە کتێبە خوێندنەوەی حەزی کتێب خوێندنەوە بۆ دروست دەبێت و تاکێکی زۆر جیاواز دروست دەبێت. دایمەش خەڵک گلەی لەوە ئایە لە خۆ من زۆرە خوێندن و هیچی دیار نییە، خوێندنەوە لەسەر ڕەفتار و کردارە دووردەوە دەرەکەوێت. بۆیە هانی هەمووانە دەم بەیەکەوە هەمومان بەشدارە بین لە پێشانگای کتێب لە شاری سلێمانی. هیوادارم لەوێ بە یەکتری شاد دەخوێنینەوە و بەرز دەژین. هیوادارم بەشدار بین و خوێنەر بین تا بەرز بژین و نیشتیمانێکی بەرز دروستکەین.